شەڕ و جەنگ وێرانکاری لە هەموو ڕۆکانی ژیانەوە بەدوای خۆیدا دێنێ لە ئاستی ژیان و هەتاکو مەترسی لەسەر ژیانکردنی خەڵک و وێرانکردنی ماڵ و حاڵیان وێرانکردنی سیستمی کشت و کاڵ و ئابووری و هەمووی تا دوایی و لە ناویشیدا بێگومان لایانی کللتوری و هونەری بێگومان لە حاڵەتی جەنگدا مرۆڤ هەر ئەوەندە لە بیری ئەوەدایە کە چۆن بەرگری بکە و چۆن پارێزگاری لە مانەوەی خۆی بکە بەوە ڕناگا بڕات خەریکی لایانی کللتوری و هونەری وانە بەڵام ئێمە لە ڕۆژئاوا شتێکی زۆر جیاواز دەبینین. یعنی بەر لە جەنگ و لە دوای ئەم دروستبوونی ئەم ستاتوەیەکی خۆسەری ڕۆژئاوا لە ماوەی چەند ساڵێکی کەمدا بینیمان چەندە لە بواری هونەری و کللتوری ئەوانە پەرەیان سند گەشەیان سند لە بواری دروستکردنی فیلم و دراما و موزیک و گۆرانی و هەتا دوایی شانۆ یعنی نمونەیەکی زۆر زۆر جوان بوو کە ئەگەر من ینی بەراوردی بکەم بە باشووری کوردستان تەمەنەی باشووری کوردستان بە بەراورد بە ڕۆژئاوا هێشتان شتێکی ئەوها بەرهەم نەهاتووە لەو چەند ساڵەکەمەی کە لە ڕۆژئاوا هەیە بێگومان. و لە کولتوری باسی پێکەوە ژیانیشتان کرد لە کولتوری کوردیدا پێکەوە ینی چند و کولتوری کوردی پێکەوە ژیانە بە هەموو ڕەنگەکان و پێک هاتەوە نەتەوە ڕەگەزی جیاواز و پێکەوە ژیان و ژیانێکی بە جۆرێک دیموکراتیکانە بووە و ئەم خۆسەری کە لە ڕۆژئاواش هەیە بێگومان گەڕاوتە بۆ ئەم سروشتە سەرەتایی ژیانی پێکەوە ژیانە و ئەم جەنگەش بێگومان کاریگەری هەیە لەسەر لە ناوبردنی ئەم جۆرە و بێگومان ڕۆژئاوا سەر دەکەوە ئەم جۆرە کللتور و پێکەوە ژیانە جارێکە پەرە بەکارەکانی دەدا و هەروەها شتێکی تر بڵم شتێک کە لە ڕۆژئاوا جێگای زۆر زۆر سەرنجە بۆ مرۆڤ لەناو ئەو جەنگەدا ئێمە دەبینین بەرهەمی هونەریان هەیە بەرهەمی شۆڕژگێڕیان هەیە ینی هونەرەکەیان بە گوێرەی دۆخ و سەردەمی ژیانەکە پەیامەکەی دەگۆڕێت لە ئێستادا لە ڕۆژئاوا هونەرێکی بەرگری هونەرێکی شۆڕژگێڕی هەیە کە مرۆڤ ئەمەش بۆ خۆی جۆرێکە لە خەبات و بەرهەنگار بوونەوە بێگومان هونەرمەندێکیش بەقەدەر شەڕوانێک و بەقەدەر پێشمەرگەیەک کاریگەری هەیە لە کۆمەڵگات ئەرکی هونەرمەند بەرپرسیارەتی هونەرمەند زۆر گەورەیە گرنگە هونەرمەند بە بەرپرسیارەتەوە لەسەر ئەو پیشەی کە هەیەی مامەڵە بکات لە بەرامبەری ئەوە ینی ڕۆڵی ئەو گرینگە لە کۆمەڵگا بێگومان ینی کلیپەکە خۆی شڕۆڤەیەکی جوانە ینی مرۆڤ پێویست ناکات زیادە لەسەری بڕە ئەم باسی دەستکەوتی مرۆڤایەتی هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە هەتاوەکو ینی بە چەند شۆڕژدا تێپەڕیوە هەر لە شۆڕشەکانی نۆلۆتیک و دوجار کشت و کاڵی و هەتاوەکو سەردەمی پیشسازی و دواتر ئەم سەرمایه‌داری و ئەم داگیرکاری کە لە ئێستادا هەیە کە دواترینیانە هەموو ئەمانەی لە خۆ گرتبوو ینی شتێکە ینی خۆی لە هەرم لە ڕووی مێژووی و هونەری و پەیامەکانی کە لە گۆرانیکەدا هەیە زۆر زۆرە مرۆڤ ینی بەرنامەیەکی تایبەتی دەوێت قسەی لەسەر بکات بەڕاستی بە هونەر پەیامە هونەر تەنیا شتێک نییە بۆ چێژ بەسەربردنێکی کاتی بێ دەمی بێ پەیامی پێە هونەرە کە بە بەرپرسیارەتیەوە بخرێتە کۆمەڵگاوە یعنی پەیامێکی پێبێ و پەیامی ئێمەی گەلی کوور ئێستا لەم سەردەما پەیامێکی بەرگریە پەیامێکە کە باز داوای ڕێگەدان بە ژیان و هەبوونی خۆمان دەکەی داوای ینی تەنیا ئەوە بە دنیا دەڵێن ئێمە هەین لەسەر خاکی خۆمان وازمان لێبێنن یعنی و هونەرمەندانیش لە ڕۆژئاوا ئەمەیان ڕەچاو کردووە هونەری ئێستا هونەرێکی شۆڕژگێڕی هەیە لە ڕێی هونەرەکەەوە پەیامی خۆیان هەم بە دنیا هەم بەگەلەکەش دەگەیەنن کە مرۆڤ پێویستە بەشداری ئەو شۆڕشە ببێ بۆ بەرگری لە مانەوەی خۆی چونکە ئێمە دەزانین 100 ساڵی ڕابردوو مێژووی گەلی کورد بە چەند پارچەکردنێک و جینۆسایدێکدا تێپەڕیەوە ئێستا خەریکە کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی کەمە نەشاردراوەتەوە بە تایبەتی کە زلێزەکانی دنیا باس لەوە دەکەن کە دەیانەوێت جارێکی دیکە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوین داڕێژنەوە پێویستە ئێمە لەم دۆخە
يعني جێبگرین و ئەمەش بەرپرسیارەتێکە لە هەموو ئاستەکان لە ئەستۆی ئێمە ینی هونەرمەند بێت یاخود ڕۆژنامەوانە یان کەسێکی سیاسیان کەسێکی ئاساییە هەر کەس و بەگوێری خۆی دەتوانێت ینی قسێکیش هەیە کە دەڵێ هەر کەس نەڵێ من هیچم پێ ناکرێت لە شۆڕژدا مرۆڤ دەتوانێت هەر شتێکی هەر لە دەست دێ بەگوێری توانای خۆی بۆیە هونەرمەندانیش لە ڕۆژاوا ئەم بەرپرسیارەتیان بە زیادەوە لە ئەستۆ گرتووە.